هاوپەیمانی نێودەوڵەتی سزای یەکێتی دەدات. هێزە ئەمنیەکانی یەکێتی لە ژووری ئۆپەراسیۆنەکانی هاوپەیمانان دوور دەخرێنەوە. بەپێی نوێترین زانیاری گەیشتوو بە تیوار نیوز لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ژووری ئۆپەراسیۆنەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش، دەستگامنیەکانی سلێمانی و بە تایبەت یەکێتی نیشتمانی کوردستان دوور خراونەتەوە و بایکۆتی بەشداریکردنی ئەمنیان پێڕاگەیەندراوە. بە پێی زانیاریەکان هەردوو تیمی دژە تیرۆر و ئۆپەراسیۆنەکان بە فەرمی ئاگادار کراونەتەوە کە ئیدی کارکردنی هاوبەشی ئەمنی ڕاگیراوە و کۆتایی هێنراوە بە پرسی ئۆپەراسیۆنی هاوبەشی نێوان دەستگا ئەمنیەکانی یەکێتی و ئەو ژوورە نێودەوڵەتیەدا. دوورخستنەوەی دەستگاکانی یەکێتی لە پای دزە پێکردنی چەند زانیاریەکی هەواڵگری دێت کە ژووری هەواڵگری دەستگاکە زانیویەتی و بە فەرمی بەو دەستگایانەی یەکێتی گوتراوە کە هۆکار بوون بۆ دزەکردنی زانیاریەکان. بەپێی زانیاریە پشتڕاستکراوەکانی تیوار، دوو جار زانیاری ئەمنی و هەواڵگری ژووری ئۆپەراسیۆنەکانی نێودەوڵەتی دزەیان کردوتە لە ئێرانیەکان و سوپای پاسداران. بەرپرسە سەربازیە نێودەوڵەتیەکان بە تایبەت ئەمریکیەکان یەکێتی بە خەتاباریە و باس و بابەتە دەزانن و پێیان وایە نزیکی یەکێتی و سەرۆکەکەی لە دەستگای هەواڵگری ئێران و گروپەکانی حەشتی شەعبی وای کردووە بە ئاسانی ناوەڕۆکی زانیاری و کۆبوونەوەکان بگەنە ئەو لایەنانە. دوورخستنەوەی دەستگامنیەکانی یەکێتی بەواتای کۆتایی پێێنانە بە هەموو ئەو هاوبەشیە سەربازیانەی لە ماوەکانی ڕابردوودا لە نێوان ئەمریکاوە و هێزانەدا هەبووە. کۆتایی هێنانیشی بریتیە لە داخستنی کۆتا دەرگا بەڕووی هێزەکانی سلێمانیدا و حسابکردنیانە لەسەر بەرەیەکە ئەگەری لێدانی لە ئێستادا لە هەموو شتێک نزیکترە. زانیاریەکان باس لەوە دەکەن کە بەرپرسە سەربازی ئەمریکیەکان بە بەرپرسانی ئۆپەراسیۆنەکانی یەکێتیان وتووە ئیدی مامەڵەتان لەگەڵ ناکەین و کۆتایی بە هاوبەشی سەربازیمان دەهێنین. تەنانەت وتوویانە کارکردن لەگەڵەوە مەترسیدارە، بەو پێی وردترین زانیاریتان دزە پێکردووە. بەرپرسە ئەوروپی و ئەمریکیەکان تا ئەو ڕادەیەش ڕۆشتون و وتوویانە سەرۆکی یەکێتی نەک تەنها لە نێو بازنەی یەکەمی هێزە میلیشیایەکانە بەڵکو ماوەی 2 هەفتەیە هەمان ئەو قەمسەڵەیە لەبەر دەکات کە هادی عامری بەرپرسی حەشتی شەعبی لەبەری دەکات. سزادانی هێزە ئەمنیەکانی یەکێتی بە پێشاتێکی خراپ دادەنرێت و دوور نییە لە داهاتوودا هەمان ئەم هێزانە نەخرێنە لیستی ئەو هێزانەوە کە بە هێزە نەیار و دژبەرەکانی ئەمریکا و ئیسرائیل دادەنرێن.